بەراورد لە نێوان کارنامەی هێزە پاوانخوازەکانی کوردستان و کۆمەڵی دادگەری کوردستان لە گشت بوارەکانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ڕۆناکبیریدا دوو ئەزموونی جیاوازمان پیشان دەدەن. یەکەمیان بووەتە هۆکاری نەهامەتی 3 دەیەی ڕابردوو، دووەمیشیان سەرەڕای لەمپەر و گرفتە دروستکراوەکانی بەردەمی ئەزموونێکی جوانی پێشکەش کردووە. هەڵوێستە سیاسیەکان چ گوتار و هەڵوێستی نەتەوەیی و چ بڕیاردان لەسەر پرۆژە یاسایەکان و چ ڕازگۆیی لەسەر دروشمەکان دوو ئەزموونی جیاوازمان پیشان دەدەن، هەر لە چوونە ژێرباری هەژموونی وڵاتانی ناوچەکە لە پێناوی دەستکەوتە مادیەکان تا دەگاتە ئەو هاوپەیمانەتیانەی بۆ پۆست و پارە ئەنجام دراون. هەزاران لاوی ئەم وڵاتە تێیدا کرانە قوربانی شەڕی ناوخۆ و دواتریش کرانە قوربانی خواستەکانی هێزی داگیرکەر. بەڵام وەڵامی ئەو خزمەتەی دەسەڵاتدارانی هەرێم بۆ هێزە راپۆرتی بیکر هاملتۆن بوو کە ڕێگری کرد لە جێبەجێکردنی مادەی 140 دەستوری عێراق. پێشتر کۆمەڵ دەیان جار ئەوانی لەوە ئاگادار کردبووەوە کە هێزێکی سەرمایەداری بە بنەمای بەرژەوەندی سیاسەت دەکات، نەک بنەمای ئەخلاقی. بۆیە لە کاتی پاشەکشەی ئەو هێزەدا دەسەڵاتدارانی هەژمونگەرای کوردستان جگە لە شکست و بۆڵەبۆڵی میدیایی شتێکی تریان بۆ نەمایەوە. لە گەرمەی جەنگی داعشدا کە هێزە شیعیەکانی عێراق میلیشیای حەشدی شەعبیان دامەزراند، دۆسیەی ئەو هێزەیان بردە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کۆمەڵی دادگەری کوردستان داوای لەو دوو لایەنە هەژمونگەرایی کوردستان کرد دەنگ بەو هێزە میلیشیایە نەدەن، چونکە ئاکامەکەی هەروەکو داعش دەبنە مەترسی لەسەر ئاسایشی نەتەوەی کوردستان. کەچی بەهۆی خواستی حیزبی ئەو دوو هێزەوە شەرعیەت بۆ هێزی پێشمەرگەی کوردستان وەرنەگیرا، چونکە خواستیان ئەوە بووە کە پێشمەرگە نەبێتە هێزێکی تۆکمەی نیشتیمانی و هەروەکو میلیشیای حیزبی بمێنێتەوە. کەچی پارتی و یەکێتی دەنگیان بۆ ناساندنی حەشدی شەعبی بوو بۆ ئەوەی ببێتە بەشێک لە هێزە چەکدارەکانی عێراق. کەچی بەبێ ڕەخنە لە خۆگرتن لەمڕۆدا بۆڵەبۆڵیان لەو میلیشیایە بووەتە دیاردەی ڕۆژ کە دیار بوو ئەو دەنگەشیان بۆ دەستکەوتی مادی ئەو کاتەی دەنگدانەکە بوو، نەک بیرکردنەوە لە بەرژەوەندیەکانی داهاتووی گەلەکەمان. چەندین جار کۆمەڵ جەختی لەوە کردووەتەوە کە پرۆتۆکۆڵەکانی نێوان هەولێر و بەغدا لەژێر چاودێری نەتەوە یەکگرتووەکاندا بکرێت بۆ ئەوەی لە کاتی جێبەجێ نەکردندا هەرێم بتوانێت پشت ببەستێت بەو پرۆتۆکۆڵانە بۆ وەرگرتنی شەرعیەتی جیهانی. بەڵام لەبەر ئەوەی ئەم دوو هێزە دڵنیابوون لەوەی ناتوانن پابەند بن بەو ڕێکەوتنانەوە، بە تایبەتی لەبارەی فرۆشتنی نەوت و غازەوە، هەمویان لە ژوورە تاریکەکاندا واژۆ کردووە و لە کاتی پەشیمانبوونەوەی بەغدادا دیسانەوە پەنایان بۆ چاواشەکاری میدیایی و دریوشمی ناسیۆنالیستی بردووەتەوە. بۆیە کۆمەڵی دادگەری کوردستان جەخ دەکاتەوە لەسەر ناچارکردنی ئەو دوو هێزە هەژمونگەرایی کوردستان بۆ گێڕانەوەیان بۆ ناو جەماوەر و چیتر ڕاستیەکانیان لێ نەشارنەوە. سزادانیان لەم هەڵبژاردنەدا یەکێکە لەو ڕێگایانەی کە ئێوەی دەنگدەر دەتوانن ئەوان ناچار بکەن چیتر لە تاریکیدا مامەڵە بە مافەکانتانەوە نەکەن و دواتریش بیانەوێت بە چاوەشەکاری میدیایی کارتەکان تێکەڵ بکەن و ئاسۆی بینینتان پڕ لە تەم و مژ بکەن.